کاسبکارانی ئەلوەی کەلار ڕێگەیان لێگیراوە و سیستمی سۆلاریش بەرناکەوێت. سڵاوتان لەبێت. دیسانەوە کێشە بۆ کاسبکارانی ئەلوەی کەلار دروست بوو دەڵێن لە دوێنێ ئێوارەوە 1 کیلۆشتمان نەڕۆشتۆتە ناوچەکانی خوار و عێراق بەهۆی داخرانی بازگەکانی باوە محمود لەسەر ڕێگای کەلار بۆ خانەقین. حەیدەر عەلی کاسبکارێکی ئەلوەی کەلارەوە بە 964 وت لە ماوەی 3 مانگدا تەنها دوێنێ و پێرێ بازاڕمان باش بووە کەچی دوێنێ دوای نیوەڕۆ بازگەکەیان لەسەریان داخستووە و ڕێگە بە تێپەڕبوونی ئەو بارانە نادرێت بۆ ناوچەکانی خوار و عێراق کە لە مەرزەکانی هەرێمی کوردستانەوە داخڵ دەبن. وتیشی ئێستا دوو ئۆتۆمبیلی بار هەڵگرم لە بازگەکان وەستاون و ڕێگا نادەن بڕوات. ئەگەر تاکو سبەینێ نەکرێتەوە بارەکانمان هەمووی خراپ دەبێت یان بەزەرەر دەبێت بیان فرۆشین یان دەبێت فڕی بدەین. هەر ئەو کاسبکارە دەڵێت هیچ کەسێک نازانێت هۆکارەکەی چییە کە ڕێگا نەبێت کەسیش نایەتە ئەلوە. ئێستا ئەوەندە چۆڵە تۆپانەی تێدا بکە. داواکارین بەرپرسانی هەرێم ئەو کێشەیەمان بۆ چارەسەر بکەن. هەرچەندە کارەبای نیشتیمانی لە هەموو هەرێم بەرەو 24 کاتژمێری دەڕوات بەڵام خەڵکی چاکسەریان کردوتە سیستەمی سۆلار و بۆ خۆیان لە وزەی خۆرەوە کارەبای خۆیان دابین دەکەن. ئێستا بەڕێوەبەرایەتیەکانی کارەبا لە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین دەڵێن سوود وەرگرتنی هاوڵاتیان لە سیستەمی وزەی خۆر ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە و زۆرترین ئەو شوێنانەی کە لە سیستەمەکەیان داناوە ماڵی هاوڵاتیانن. لە ئیدارەی ڕاپەڕین بەپێی دوایین ئامار ئەو شوێنانەی تا ئێستا سیستەمی وزەی خۆریان داناوە لای کارەبا تۆمار کراون بریتین لە 529 شوێن کە لەناو ئەو ژمارەیەدا 465 یان ماڵن و 53 شوێن بازرگانی و 2 شوێنی پیشەسازی و 8 شوێنی کشتتوکاڵ و 1 فەرمانگەی میریە. لە هەڵەبجەش بەپێی ئامارەکانی بەشی وزەی نوێبووەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبا لە سنووری پارێزگا لە ژمارە ئەو هاوبەشانەی کارەبا کە سیستەمیان داناوە لەلایەن ئەوان تۆمار کراون گەیشتۆتە 204 هاوبەش. وەک ڕێزلەنانێک لە کتە شەروانی گیان بەخت کردو دەنیست کە لە باڵەخانەیەکی گەڕەکی شێخ مەقسوود لەلایەن چەکدارێکی سەر بە سوپای عەرەبی سووری فرەدرایە خوارەوە لە سلێمانی پەیکەرێک بۆ ئەم کتە شەروانە دروست دەکرێت. هاوکار ساڵح مامۆستای هونەر و خاوەن بیرۆکەکە بە 964 وت مەرگی دەنیست کاریگەری لەسەر تاک بە تاکی کورد دروست کردووە بۆیە ئەویش ئەم بیرۆکەی بۆ دروستکردنی پەیکەرەکە لەلا دروست بوو. وتیشی لە ڕێگەی دروستکردنی ئەم پەیکەرەوە دەمانەوێت دەنیست لە باشووری کوردستان وەک ڕەمزێکی کۆڵنەدان و گیان فیداکاری بناسیێنین. دەیانەوێت لە ڕێگەی هەڵمەتێکەوە ڕوو لە سەرمایەداران بکەن و کۆمەک بۆ دروستکردنی پەیکەرەکە کۆبکەنەوە. دەژڵێت هونەرمەندێکی پەیکەرتاش ئامادەی دەربڕێەوە بێبەرامبەر پەیکەرەکە دروست بکات. وا دیارە ئەمساڵ حاجی ئۆمەران بۆتە نیشتیمانی بەفر و مەترونیوێکی هەفتەی پێشووی لێماوە و ئەمڕۆژ بەچڕی دەستی کردوێتەوە و هاتوچۆش ئاساییە. پەیامنێری 964 لەبەر بەفر چاوی بۆ ناکرێتەوە و سپی بووە. هەر لەوێ گفتوگۆ لەگەڵ دوو هاوڵاتی ڕۆژهەڵاتی کوردستان دەکات کە بۆ کار هاتوون و دەڵێن بەو سەرمایە سەختە بەڵام مەجبورین بە پولی ئێرانی ئەو پەڕی 2 ملیۆن و 500 دەست بکەوێت. زەحمەتیشی زۆرە. تیمەکان و خەڵکی حاجی ئۆمەران بە کەشە ساردەکە ڕاهاتون و دێن و دەچن. بەردەوامیش ڕێگاکان خاوێن دەکرێتەوە و خوێ ڕژێن دەکرێت. بە پێی کەشناسی هەرێم بەفربارین لەم شەو لە ناوچە شاخاویەکان زیاتر دەبێت و حاجی ئۆمەرانیش نزمترین ئاستی پلەی گەرما تۆمار دەکات. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێک تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە تەندروستی کۆیە بڵاوی کردوێتەوە کە ئامێرێکی نەشتەرگەری ناوزوریان بۆ دابین کراوە و تەندروستی کۆیە باز لە گرنگی ئەم ئامێرە دەکات لە ئێستادا لە ناو نەخۆشخانەکان ئەویش ئەوەیە کە دەتوان لە ڕێگەی ئەم ئامێرە بۆ نەشتەرگەری گشتیەکان بەکاری بهێنن. یەکێک لە گرنگەکانی ئەوەیە کە ئەگەری خوێن بەربوون لە ناو نەشتەرگەریەکان کەم دەکاتەوە و لە ڕێگەی ئەم ئامێرەوە ئیتر پێویست ناکە بە بڕێنی شوێنەکە واتە دەنها لە ڕێگەی داخلیەوە دەتوانن بەم ئامێرە نەشتەرگەریەکانیان بکەن و دەتوانن ئەم ئامێرە بۆ نەشتەرگەری گشتیەکان نەشتەرگەری ژنان نەشتەرگەری گەدە و جۆرەها نەشتەرگەری دیکە بەکار بهێنن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.